غريب. هنا المسألة هي أساس المشكلة. هي كمجتمع أنا عاد مو خوش هاي مو خوش عادة. عدلت الكلمة من التخلف إلى غير كلمة، ولكن إحنا لازم اليوم نحترم. ئەمڕۆ وەکو ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی پاسەوان هەستاین بە ئەنجامدانی مێزگردێک بۆ کۆمەڵێک لە ڕۆژنامەنووسی نێوشاری کەرکووک. مێزگردەکە لەلایەن ڕێکخراوی ڤیانەوە بەڕێوە چوون، کێکێک بوو لەو ڕێکخراوانەی لە پاڵ 19 ڕێکخراوی دیکەیە کورسیان وەرگرت لە چوارچێوەی هەمان پرۆژەکەشمان بە ناونیشانی بەشداریکردنی ژنانی ناوچە جێناکۆکەکان لە ناوەندەکانی بڕیارە. ئامانجی مێزگردەکەشمان بۆ زانینی ئەو سەختیانی کە دێنە بەردەم ڕۆژنامەنووسان و ڕۆڵی ڕۆژنامەنووسان و میدیا لە تعزیزکردنی ڕۆڵی ژنان لە ناوەندەکانی بڕیاردا و بەشداریکردنی ژنان لە ناوەندەکانی بڕیاردا ئاخۆتا چەند هەوڵانداوە بۆ ئەوەی کە هانی ژنان بدەن بەشداری پێگە گرنگەکانی نێودەسەڵات بکەن. ئەمڕۆ لە ڕێی قسەکانی خۆیانەوە لە ڕێی گفتوگۆکانەوە بۆمانزانی کە ڕێگریەکی زۆر هەیە، سەختیەکی زۆر هەیە دێتە بەردەم ڕۆژنامەنووسان بۆ پێویستیشە ئیش لەسەر ئەوە بکەین چۆن وا بکەین کە ژنان زیاتر بهێنینە ناو میدیاکان و پێگە گرنگەکانی ناوەندەکانی بڕیاردان چ لە بواری میدیایی بێ چ لە بواری سیاسەت بێ لە هەموو کارەکانی ژیانە.